لە باخچەی میری گوندی سەقزلی فێستیڤاڵی بەهار و نۆرۆز بەڕێوە چووکە لەلایەن هەریەکە لە باخچەکانی میر و دەشنێ و ژین و پەنا و دڵسۆز لە دەروی شار ڕێکخرا بوو. لە فێستیڤاڵەکەدا لە برسراوانی پەروەردەی بەڕێوەبەری چەند باخچەیەک ئامادەی بوون. گرنگی باخچەکان بۆ پەروەردەکردنی منداڵان باسکرا و داواشکرا گرنگی زیاتریان پێ بدرێت تاوەکو بتوانرێت منداڵان پێشکەوتنی باشتر بەخۆیانەوە ببینن. هەروەک چەند چالاکیەکی تایبەت بە منداڵانیش نمایشکرا و پێشانگایەک کرایەوە. ئێمە وەکو باخچەکانی دەرەوەی شار 5 باخچەین بەشداریمان کردووە لەم فستیڤاڵە. ساڵانە فستیڤاڵەکە لە ناو شار ئەکرا، خۆشبەختانە ئەم ساڵ کراوەتە 2 بەشەوە. دەرەوەی شار ئێمە 5 باخچەی میرین، باخچەی دەشنێ، باخچەی پەنا، باخچەی دڵسۆزی، باخچەی ژین. ڕێکخستنی ئەم فستیڤاڵە زۆر گرنگە بۆ مامۆستا و بۆ مناڵەکان. ئێمە ساڵانە هۆیەکانی فێرکردنمان هەیە، ئەبێتە مای ئەوەی کە بیرۆکەکان ئاڵوگۆڕ بکرێت لە بینی مامۆستاکانە بۆ ئەوی ئیسفادەی هەبێت بۆ وانەکانی مناڵەکان. ئەم فستیڤاڵە لەبەر ئەوە سوودێکی زۆری بۆ منداڵان هەیە، چالاکیان ئەکا و یادەکانی نەورۆز و ئادار بیرەخەینەوە.